بەڵام ئێستاگوان بە شێوازێکی زۆری وێن کاری تێدا بکەین و بینە سەر باسەکانی ئێمە ئەوڕۆ وەکو ناوەندی ڕۆشنبیری هەڵساین بە پێشوازیکردن لە ڕێکخراوی وایپر کە ئامانجی ڕێکخراوەکە بریتی بوو لە دانیشتنێک کە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆردا وەکو کاری ڕێکخراوەیی و نێشتنی جیاوازی ڕێگەزی و کۆمەڵێک ئەنجامدانی چالاکی وەکو تیمۆرک وا دەکات کە واژن بێتە پێشەوە و ئەم بربەستانە بشتێنێک کە لەلایەن کۆمەڵگە و نەنگە بابەتی خۆپاراستنی سێکسی سێکشوال پرۆتێکشن گاڵمەن و هەر کەژێک تایبەت لە کۆمەلگایە بە گەنج هەم لە ژێر بابەتی کاری لەسەرەکە لە ڕێگەی ئەوەی چالاکیاوە ئەنجامەنێ. ئەمڕۆ کارمان لەسەر دوو بابەت کرد و دوو بابەتمان بەیەکەوە گفتوگۆ کرد ئەویش کارکردن بوو بە تیمێکێکیان و بابەتی دووەمان یەکسانی ڕەگەزی بوو. زۆر ئێمە مەبەستمانە کە تەرکیز لەسەر ئەم خاڵانە بکەین لەسەر ئەم بابەتانە بکەین بە تایبەتی بابەتی یەکسانی ڕەگەزی لەبەرەوەی کۆمەلگای کوردی بەگشتی کۆمەلگایەکە لە گەشە سەندندایە و پێویستمان بەوەیە کە بزانین جیاوازی ڕێگەزەکانمان چین ڕێز لە جیاوازیە دروستیەکان بگرین و کار بکەین بۆ کاڵکردنەوەی ئەو جیاوازیانەی دروستمان کردوین بە هەڵە تاوەکو بێکە و گەنجەکان خۆیان ئەم بابەتانە تەرکیز لەسەر بکەن بە دواداچوونی بۆ بکەن هۆشیارتر بن لەسەری بۆی بتوانن کۆمەلگایەکی باشتر و تاکی ڕۆشنبیرترمان هەبێت. Păi,